خوێندکارانی ستەم لێکراو بە ناوی خۆی بەخشندە و میرەبان خوێندکارانی ستەم لێکراو فێرخوازانی مافخوراو ئەم قۆناغەنە هەموارەی کە پەروەردە پێیدا گوزەر دەکات دەرەنجامی گەندەڵی و فەسادی دەسەڵاتە لە ئەنجامی گوێنەگرتن و نەبیستن و نەبینین بە جۆرێک ئاستەنگیەکانی شۆر بۆتەوە بۆ ناو کایانەکانی خوێندن و دەستی خستۆتە سەر قورگی خوێندکارانی ئایندە و ناڕۆشنبیرانە ئەمەرێمە بە جۆرێک خوێندکاران تووشی قەلەقی و ناجێگیری دەرونی بوون کە نازانن ئەنجامی کۆششی 11 ساڵ خوێندنمان بەچی دەکات و داهاتووی ئەم ساڵی خوێندمان دەکاتە کوێ ئەنجامی چی دەبێت خراپ بەڕێوەبردننی ئیدارەی پەروەردەی خوێندکاران و سیستەمی پەروەردەی بەرەو هەڵدێر لە ناوبردنی دەبات هەر بۆیە داواکارین بە زیوی و بەجدی لایەنی پەیوەندیدار و وەزیری پەروەردە بێتە سەرخەت و چارەسەرێکی هەنووکەی ڕوون ڕابگەێنێ بە جۆرێک خوێندکاران کەنەوەی داهاتووی ئەم گەلەن لەم شێوازە ناپەروەردەیە دەبینرێن بۆ ئەوەی خوێندکاران ئاراستەی داهاتووی خۆی بزانێت بۆی ڕوون بێت کە چی دەکات چۆن کۆشش بکات لەم بابەتەدا بخوێنێت بە تایبەتی کە دەگوێی کردکردنەوەی مەنەج یان درێژکردنەوەی کات لە ئارادایە هاوکات لێرەوە ڕای دەگەێنین لێرەوە ڕای دەگەێنین سازدە مافەکانمان ناکەین بۆ داوای کەمکردنەوەی مەنەجەکەین دەنگی خوێندکاران سەرەتا 30 جار سوێن بێ بەو قورئانەی کەسی بەشە درست لە مەنهەجی ئێمە سفرە بە هیچ شتێک ڕاناوەسین نەترساندن نەهەڕەشە ڕۆڵەی خۆتان لە وڵاتان ژیانی لە خۆشترین حاڵە ڕۆڵەی ئێمەش لە نیشتیمان ڕۆژی شیرینی نەدیوە ئەگەر وا بێنێنەوە شێ خراپ ئەبن تووشی شۆکێک ئەم پایزە باشی ناڵێ بەس بۆ ئێوە گەرنێنەوە ئەوۆشە بەهاری نوێواوە ڕێوە داوای حەقەکەین زیندانی کراوین خربینەوە و بیرکەینەوە و با بیهێنینەوە مافی خۆمانە ناکۆچین بۆ ژیانێکی خۆش هەموو یەک دەنگاوارەکەین خەونەکانمان لە گۆڕایە داواکاریشی لێرەوە خوێندکاران هەموو یەکشەمە لێرە حاضر بن و یەکشەمە دووبارە